ناوم عبدالرزاق ئەحمەد ناسراوم بە عەبدوڕەزاق مەمەدی دانیشتووی سۆرامە. پرۆژەکە پێک هاتیە لە خانێکی پلاستیک لە سەربان. خانیەکە بەڕووبەری تقریبان 16 مەتر چوارگۆشەیە. پێک هاتیە لە لایلۆن لە بۆڕی قەوسکرا و لە فلینی بڕۆکلی. تێچووی پرۆژەکەی زۆر کەمە ئەگەر هەر کەس ئەتوانی بیکە مەسن 4 بۆڕی دەوێت بۆڕی 5 مەتری لەگەر 2 کیلۆ تێل دەوێت لە قەیمکردنی ئەو تەختانەی ژێرکاشی کە پێی دەرێن بالێت ئەوەی لۆی لە ژێرەوەکاندا بنی تقریبان 100,000 تا 150,000 هەر کەس ئەتوانیت بەشی ماڵی خۆی پرۆژەی لەو شوێ لە سەربان بکات. ئەتوانی 4 ساڵ 5 ساڵ ئیسفادە لێ بکە. ئەوە ساری چارەم لە ساری ساڵەمە چارەمین جارەمە تاقکردنەوەمان لەسەر کردیە و چاندێکمان بەرهەمەکی جوانی هەر جارەی 10 کیلۆ 5 کیلۆ ئەتوانی لێ بکەوە. ئەتوانی گەورەتریکەی فراوانتریکەی تەماتە، بیبەر، خیار سەوزەمەنیەکان هەمووی مەسەرەن پیواز و بیبەر و سیر و ئەوانە هەمی ئەم لێم کردی و تاقم کردەوە هەمووی 100% نەجاتینە. ئەم مادی چیمیایی بەکار ناینم زیاتر زبلی ئاژەڵ و خۆڵە لەگەر ئاویش ئاوی تانچیم ئەو ئاوایمە دەخۆینە ئاوی ماڵەیە. زیاتری ئەوانەی کە تامیان گۆڕا و تامیان ناخۆشە هەر بەربوومەک زیاتر هۆکاری پێدانی موادە چیمیاویەکانە. دوو وەرزی داچینم بەهاران و پاییزان. ئەتوانی زستانەش بچەقینی پێویستت بە گەرمکەرەوەکی ینی زۆر نابیت لەبەرەوەی کەمە بەرهەمی 2 بەرابەر کشتتوکاڵی سەراردا. لەبەرەوەی برچی ئەو بڕکە خیارە ئێستا دەبینی 3 مەتر بەرزەبیت 3 مەتر 20 سانتیمەتر بەرزەبی هەمووی دەرفەتی ئەوەیە کە خیار بدە. ئەوەی سەرعات دەبیتە تووری لەجێ خۆی ینی شوێنەکەی بەشیەوە ناکە ینی ئەوەندە گەورە بیت پاشان بەرهەمی کە ستونی جوانترە لە بەرهەمی سەرعات 150 بە هەدەردانی ئاو دەگەڕێتەوە لە خانووی پلاستیکی لەبەرەوەی هیچ ئاوەکە خسارە نابیت ئاوەکە قەترەیە هەر بڕکە و قەترە ئاوی خۆی دەستەمرێ